یەکێتی دەستبەرداری پۆستێکی دیکەش بۆ پارتی دەبێ، هەنگاوەکانی پێکەنانی حکوومەتیش دەست پێ دەکاتەوە. ناوەڕۆکی کۆبوونەوەی شاندی دەم پارتی وەردۆغان ئاشکرا دەبێت، دەم پارتیش دەڵێت پرۆسەی ئاشتی خێراتر دەکەیت. زانیاری نوێ لەبارەی وادەی ئامادەکردنی لیستی موچەی مانگی نیسان و ناردنی بۆ بەغدا ئاشکرا دەبێت. ناکۆکیان لەسەر پۆستی سەرۆکی ئەنجومەنی دادوەری و وەزارەتی ناوەخۆ دەستپێکردنەوەی دانوستانەکانی پارتی و یەکێتی بۆ پێکێنانی کابینەی نوێ دواخست بوو، بەڵام سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیان عەبدوڵا نەرمیان نیشان داوە بۆ چارەسەری ناکۆکیەکانیان لەو بارەیەوە. باگوێرەی زانیاریەکان با ئەگەری زۆرەوە پارتی بە داواکاری یەکێتی ڕازی دەبێت بۆ گەرانتی لەبارەی پشتیوانیکردنی یەکێتی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار بۆ یەکێتی لە بەرامبەرمانەوەی پۆستی سەرۆکی ئەنجومەنی دادوەری و وەزارەتی ناوەخۆ لە دەست پارتیدا کە یەکێتی لە کۆبوونەوەکانی پێشوو داوای دەکردن. بەو پێیە لە کۆی چوار سەرۆکاتیەکانی هەرێم و حکوومەت و ئەنجومەنی دادوەری بۆ پارتی دەبن و سەرۆکی پەرلەمان بۆ یەکێتی دەبێت لەگەڵ پۆسەکانی جێگیری سەرۆکی هەرێم و حکوومەت بۆ یەکێتی. شاندی دەم پارتی دوای کۆبوونەوەیان لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ڕایانگەیان کۆبوونەوەکەمان لەگەڵ سەرۆک ئەردۆغان ئەرێنی بووە و هیوای زۆر زیاتریشمان هەیە. وتوشیان لە دیدارەکە زانیاریمان لەبارەی دوایین قۆناغی پرۆسەی چارەسەری بە بەڕێز سەرۆک کۆماردا لەو باوەڕەداین زەمینەی سیاسی دیموکراسیانە و ئاشتی نەمەودووە هەنگاوی زۆر خێراتر و گرنگتری بۆ دەندرێت. ئاماژەیان بەوەش کردووە ئەما یەکەمین جارە سەرۆک کۆماری تورکیا لەم بابەتەدا ئاڵوگۆڕی بیرروڵامان لەگەڵ دەکات، بیرروڕای خۆی لەبارەی ئەوەی کە چی بکرێت باشە خستەڕ و ئێمەش زانیاریمان لەبارەی تەواوی ئەو دیدارانە پێدا کە سازمان کردبوو. هیوادارین ئەمە بۆ تورکیا ببێتە مای خێر و ببێتە هۆکاری بەرقەرارکردنی ئاشتی. وا بڕیارە ڕۆژی یەکشەممەی دادێ لیستی موچەی مانگی نیسان ئامادە بکرێت و ڕۆوانەی بەردا بکرێت. سەمیر هەورامی وتەبێژی جێگیری سەرۆک وەزیرانی حکوومەتیان ئەم ڕایگەیان بڕیارە ڕۆژی یەکشەممە لیستی موچەی مانگی چواری موچەخۆرانی هەرێمی کوردستان ئامادە بکرێت و بە شاندێکی تەکنیکیدا ڕەوانەی وەزارەتی دارایی فیدراڵ بکرێت و ڕادەستی تێی سامی وەزیری دارایی عێراق بکرێت. ئەوە لە کاتێکدایە کە بڕیار بوو لە دەی هەموو مانگێکدا لیستی موچە ئامادە بکرێت، بەڵام بەپێی ئەو وتانەی وتەبێژەکەی جێگیری سەرۆکی حکوومەت لیستەکە دەکەوێتە ڕۆژی 13 مانگەوە ئەگەر هەیە گرفتی دواکەوتنی موچە بەردەوامی هەبێت.